زۆر خۆشحاڵم کە بەشداری ئەم ماراسۆنم کردووە. هیوادارم ساڵی داهاتوو لە هەمان شوێندا لە کوردستانێکی سربەخۆ ماراسۆنێکی وە ئەنجام بدرێتەوە. بەشداریەکە زۆر خۆش بوو، حەزم لێیە دووبارەی بکەمەوە، بۆ ساڵێکی تر یەکەم دەبووم. ئێمە مناڵی کورد لە شاری هەولێرەوە بەشداریمان لەو ماراسانە کردوون. ئێمە زۆر دڵمان پێخۆشە بۆ ماراسن، هیوادارین ئەم یادە جارێکی دیش بکرێتەوە. هەژیر هونەر یەکەم چاپڵێک بۆ هەژیر چاپڵەکانتان جیاوازێکەوەیە یەکەم عەدەد ژمارەیەکی گەلێک زۆر منداڵان بەشدارن، منداڵانی شاری هەولێر، منداڵانی برێن ئاوارەی ناوخۆی ئاوارەی دەرەوە بە هاوکاری یونیسێف بەشدار بوونە و هەروەها تایبەتمەندێکی ئەوەیە کە بە پاپشتی ڕاستەوخۆی یەکێتی نێودەوڵەتی ماراسۆن و ماوەکانە کە ناسراوە بە ئەیمس ئەم ڕاکردنە بەڕێوە دەچیتن. ئەمڕۆ کە ڕۆژی هاوڕێیەتیە هەڵسەین بە سازدانی بۆنەیەک بۆ هاوڕێکان کە پێک دێرە چەند چالاکیەک وەکو ئیشی دەست و شەڕە بۆیات وێنە کێشان و چەند چالاکێکی کەش. ئەم یادکردنەوەی سوودبەخشە بۆ تاکەکانی کۆمەڵگەل بە تایبەتی لەم قەیرانی کە ئێستا هەمان قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، قەیرانی هەموو قەیرانەکان. بەم یادکردنەوەیە هەم هۆسێکین بە خۆمان، هەم لە هەمان کاتیشە هەموو تاکەکان یەک مستەوا و یەک باڵانسیانە بێ لە ژیان. ئەمە بۆندارە، ئەمە ترابکارە بۆندارە، ئەوە بێبۆنە، ئەو بۆنی نییە. تقریباً 25 ساڵ لە 92 ئەمە ئیشمە. لە 92 پێشە دوکانم لای مەزیدیە بوو. لەوێ ئەو دوکانیانەیە ڕماند کردیانە عیمارە ئیتر نەیاندایەوە پێم. هاتمە شارە عەتڵەس عارەبانم دانا، لەبان عارەبانە ئیشمە کرد. ئەمە دارە، ئەمە لە سینەوە دێ. ئەمە دارە 101ە من ئەیکەمە 200 قەر ئەوە هەیە تەزبی حەزی لە هین درێژەیە ئەوە ئەیکردن ئەوە بە 3000 بە 4000. تەزبیع گرانبە هەیە عەقیقە سینیە این تجار هەیە لە خارج دەیهێنێ ئەمە لێیەکەین داێن لێرە. دوای ئەوە عەقیق نەرجیل هەیە ئەوە بە 25,000 ئەویش هەر عینە تجارەی هێنێ. ئیتر نەرجیل مفەضەلی هەیە